لەگەڵ چوار ئەندام پەرلەمانی ئەڵمانیا دەمەقاڵێم کرد کە لێرە چاوم پێیان کەوت، چونکە ئەڵمانیا کارگەی دروستکردنی ئەو گازەی لە هەڵەبجە بەکارهات بە سەددامی فرۆشت. ماددە خاوەکانیش لەلایەن بەلجیکاوە بەرهەمهاتبوون. بەو خانمە پەرلەمانتارانەم گوت ئێوە کارگەیەکتان فرۆشت بۆ دروستکردنی گازێک کە مرۆڤی کوشت. گوتیان بەڵام ئێمە نەمان دەزانی. وامانزانی کارگەکە بۆ دروستکردنی پەینی کیمیاییە. منیش گوتم ئێوە نازانن کە جیاوازی چییە لە نێوان کارگەی دروستکردنی پەینی کیمیایی لەگەڵ کارگەی دروستکردنی گازی ژەهراوی؟ ئەگەر کونێک بکەوێتە کارگەکە هەموو ئەوانەی لەوێن دەمرن. گوتیان بەڵام ئێمە نەمان دەزانی. گوتم باشەواتە لە وڵاتی ئێوە هیچ پسپۆرێک نەبوو کە ئەمە بزانێت. گوتیان وامانزانیوە کارگەی دروستکردنی پەینی کیمیاییە. بەلجیکەکانیش شتی دیکەیان دەگوت. منیش پێم گوتن من بە گەمژەیەکی هیچ نەزان دامەنێ. منیش وەکو ئێوە لە کارەکەی خۆمدا کەسێکی پرۆفێشناڵ بوو دەزانم ئێوە ئەو کارەتان کرد تەنها بۆ بەدەستێنانی پارە. بە هەمان شێوە کە فەڕەنسا هێلیکۆپتەری سەربازی بە عێراق فرۆش بۆ شەڕکردن لە دژی کورد بۆ بەدەستێنانی پارە بوو. ئەوە ڕاستی ئەم جیهانەیە. ناتوانی بە دیاریکراوی بڵێ کێ بەرپرسیارە، بەڵکو هەمووان وەکو یەکن. ژەنەڕاڵ دوگۆل هەمیشە قسەیەکی دەکرد. ئەو دەیگوت وەک مرۆڤ هاوڕێت هەیە، بەڵام وەک دەوڵەت هاوڕێت نییە.